مەجالم نییە تۆزێک ئەبێ کەمی ئیش کۆم لەناو هەنگەکانە ساعاتێکی تر ئینشاڵڵا ئەچم سەردانێکی هەنگەکانەکەم زان مۆزعێتیان چۆنە و دوای برا دەیخواهات من ناوم برهان عزیز علی محەممەدە ناسراوم بە مەلا بورهانی باوایی لە ساڵی 1970 لە گوندی چواردارانی بناری بەمۆ لەدایک بووم و لە ساڵی 1970 ڕاگوەزراینەوە ئۆردوگای زۆرەملەی زەڕایەن و من هەر لە ئۆردوگای زۆرەملەی زەڕایەن خرامە بەر خوێندن لە 14/1/94 من لە بانی شار ئەڵغام لێدام لغم لێدام قاچێکم قرتا دیارە ئیتر ئینسان کە قاچێکی لە دەستدا زۆر خەڵک وا هەستەکە ئیتر ئەم ئینسانە مەویست بووە و لە حەیات دواکەوتووە دیارە بیرم لەوە ئەکردەوە کە چۆن ئیشێک پەیداکەم دەست لە خەڵک پان نەکەمەوە ڕەنگی خۆم هەڵ نەبڕسکێنم هەر ئەو کاتە هەنگەوانێکی ئێرانی ناوی سەید بوو پێویستی بەوە بوو حرەسێکی کەرەک بوو کە ڕۆژانە چاودێری هەنگەکانی بکە ئەگەر خۆی بچێ بە ئەم لەولادە دیارە کە منیش چووم کاتێ لێی نزیک بوومەوە و یارمەتیمدا و هاوکاریم کرد و نەترسام و هەوڵمدا بێجگە ئەوە کە حرەسیات بگرم میهنەکەیش فێر بم دیارە ئەوی زۆر هاوکاری کردم و فێری میهنەکە بووم کە فەسڵی هەنگوین هاتە پێشەوە وردە مێشەکان مەجال نادەن مەلیکە لە ڕووی سەرۆ گەرها ڕێژی بکات وردە ئەوان چاوەکان لە ڕووی سەرۆ هەنگوینی تێکەن و کەم کە هەنگوینەکە زۆر بوو سەریدا ئەپۆشن و سەرمۆریەکەن.